سەڵاوتان لێبێت مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت لەم کورتە ڤیدۆیە باسی ئەوەکەین چۆن ڕەمەزان وەکو هەلێک بخۆزینەوە بۆ ئەوەی تەندروستیمان باشتر بکەین. بێگومان ڕەمەزان سوودی تەندروستی خۆی هەیە، بەڵام سوودەکان ئەکرێتە سەر ئەو ماوەیی کە تۆ ڕۆژوەشکێنی تا ئەو کاتی کە پارشێوەکەی. لە کۆتا ساتەکان یاخود کۆتا سەعاتەکانی ڕۆژەکەماندا لەشمان لەو پەڕی ئاستی سوتاندنی چۆریایە. واتە ئەو کەسانی کە قەڵەون کێشیان زیادە، یاخود ئەو کەسانی کە تووشی نەخۆی شەکری جۆری دوو بوون، یاخود ئەو خانمانی کە فرەکی سێرکەدانیان هەیە، پێویستە زۆر بە ئاگاییەوە بزانن چۆن ڕۆژەکەیان ئەشکن. وەکو باسمان کرد لە کۆتا کاژمێرەکانی ڕۆژەکەمانە لەشمان وەکو ئامێرێکی سوتاندنی چۆری وایە. کەواتە بەو شەوەی کە ڕۆژەکەمان ئەشکێنین دیاری ئەکات کە ڕۆژەکەمان چەنە ئیسفادەمان لێ کردووە. بێگومان ئێمە دوو ڕێگەمان لە بەردەمایە بۆ ئەوی چۆن ڕۆژەکەمان بشکێنین. ڕێگەیەکیان ئەوەیە کە ئەو خۆراکانە بخۆین کە بە شێوەیەکی خێرا شەکری خۆمان بەرزەکاتەوە، بە شێوەیەکی خێرا ئینسۆلین بەرزەکاتەوە، ئەمەش بێتە هۆی وەستاندنی چۆری سوتاندن و لە هەمان کاتە دووبارە غەزمکردنەوەی ئەو چۆری کە سوتانومانە. جۆرێکی ترمانەیە کە جۆرێکی تەندروستە ئەگەر بەم جۆرە ڕۆژوو بشکێنرێت بێتە هۆی ئەوەی کە لەشمان بە شێوەیەکی کتۆپڕ لە چۆری سوتاندن نەکەوێت، یاخود ئەو چۆری کە سوتاندوی جەستەمان دووبارە غەزنی نەکاتەوە. کەواتە ئەگەر تۆ کەسێکیت ڕۆژەکەت بەم جۆرە ئەشکێنیت کە بە شیرینیەکی زۆر وەکو لوقمەخازی، وەکو پاقلاوە، وەکو شەربەت، جاگە شەربەت دەکەت تەنانەت تەبیعی بە یاخود سروشتی بێت، یاخود ئەو شەردانی کە لە بازار ئەفرۆشرێت، ئەگە بەم شێوەیە ڕۆژەکە دەشکێنی ئەو بە شێوەیەکی خێرا شەکری خوێن بەرزەکەیتەوە، بە شێوەیەکی خێرا ئینسۆلین بەرزەکەیتەوە و لەشی تۆ ئەچێتە قۆناغی دووبارە پاشەکەوتکردنەوەی چۆری کە ئەمە سوودی تەندروستی نییە و ئەو ڕۆژەی کە گرتوتە بەڕاستی کە چاوەڕێی لێ بکەی سوودی تەندروستی هەبێت تۆ لەم خاڵەیە هەموو ئەو شتانە سفرەکەیتەوە. کەواتە چۆن ڕۆژەکەمان بشکێنین بە شێوەیەکی تەندروست. زۆر گرنگە کە سلسیلە یاخود ڕێخستنی خواردنەکانمان بە چی دەست پێکەین و پاشان چی بخۆین تاو کاتی کە ژەمی سەرەکی خۆین. باشترین شتەوەیە کە ڕۆژەکەمان شکان بە شیرینێکی سروشتی بشکێنرێت ڕۆژەکەمان، وەلو کاتەیە مێشکمان پێویستی بە شەکرە، بەڵام ئەبێ سەرچاوی شەکرەکە سەرچاوێکی سروشتی بێت. بۆ نمونە خورما سەرچاوێکی زۆر باشە کە ڕۆژەکەمانی پێ بشکێنین، لە 1 تا 3 خورما کافیە و ئەکرێت لەگەڵ خورماکەیە چەرەسات وەکو گوێز بخورێت و پاشان ئەکرێت ئاو بخورێتەوە و دواتر سوپ بەکاربێنرێ یاخود بخورێتەوە وەکو سوپی نیسک یاخود سوپی سەوزەوات و پاشان زەڵاتە بخورێت. بێگومان هەنێک کەس ئیسراحەتی وەرەگرن لەم بینەیە دواتر ژەمی سەرەکی خۆن، ئەمە شتێکی باشە و ئەو کەسانەشی کە ئیسراحەت وەرناگرن لەو بینەیە باشترە بەم شێوەیە دەست پێکەن و دواتر بچن خواردنی سەرەکی بخۆن. بەنسبەت خواردنی سەرەکیەوە پێویستەکە خواردنەکان پرۆتینی تا بێت، سەرچاوە پرۆتینەکانی لەگەڵا بێ، بۆ نمونە مریشک، ماسی یاخود پاخلەمەنیەکان وەکو فاسۆلیان، نۆک، لۆبیا و لەگەڵە سەرچاوێکی کاربۆهایدرێت وەکو برنج بۆ نمونە. گرنگی ئەم شتە لە چیایە؟ گرنگی ئەم شتە لەوایە کە ئەو خواردنەی کە تۆ ڕۆژوو پێشکان و پاشان ئەو سوپێکی ئیخۆیتەوە پاشان ئەو زەڵاتەی کە ئەیخۆیت فایبەری باشی تێ، ئەمە شووا ئەکات ئەو برنجەی کە ئیخۆیت کە شەکری خوێن ئەکرێ بەرزکاتەوە بە شێوەیەکی هێواشیاڵ بمژرێت و بە شێوەیەکی هێوا شەکری خوێن بەرزکاتەوە، بەمەش ئاستی ئینسۆلین بە شێوەیەکی سەریع بەرز نابێتەوە. ئەمەش تۆ ڕێگری ئەەکەی لە دووبارە غەزمکردنەوەی ئەو چۆری کە سوتاندوتە بە درێژایی ڕۆژەکەت، بە درێژایی بە ڕۆژبوونت. خاڵێکی گرنگ کە پێویست ئاماژە پێ بکەین ئەویش جوڵەیە. چ کاتێک ئێمە بجوڵین ئیسفادەی یاخود سوودی تەندروستی زۆری هەیە. لە کۆتا کاژمێرەکانی بە ڕۆژبوونە وەکو ئاماژەمان پێەیە لاشەمان وەکو ئامێرێکی چۆری سوتاندن وایە. بۆیە بە پێڕۆشتن لەو کاتەیە دەرفەتێکی زۆر گرنگە. ئەگەر کەسێکی دەرفەتی ئەوە دێ بە پێ بڕۆی باشتر بە پێوە وەستابی، ئەگەر دوکاندارێکی لە دوکانەکەدا پێوە بوەستە، ئەگەر خانمێکی لە ماڵەوە بە پێوە بوەستە خواردنەکان حازر بکە یاخود بە پێوە تەماشای تەلەڤیزۆن بکە. بۆیە دەرفەتێکی گونجاوە کە بیخۆزیتەوە بۆ ئەوەی تۆ زۆترین چۆری بستێنی و کاتێکی تری گونجاو بۆ ئەوەی کە بجوڵی بە پێ بڕۆی، ئەویش دوای ڕۆژوشکاندنە، دوای ئەوەی کە ژەمی یەکەمت ئەخۆیت کە ئەکرێ بچی بۆ تەراویح یاخود بچی سەردانی ماڵێ بکەی یاخود سەردانی بازاڕکەی، باشترە لەو کاتەیە بە پێ بڕۆی. بەمەش تۆ زۆترین چۆری ئەسووتێنی. سوودێکی تری بە پێڕۆشتن ئەوەیە جگە لە سوتاندنی چۆری جەستەمان خۆی ڕائەهێنێت بەوەی کە مولولەی خوێن یاخود بۆری خوێنی تازە دروستکات بۆ ئەو چۆریەشانانەی کە
چەندێکە پاشەکۆت کراوە چەندێکە غەزم کراوە بۆی کە بۆری خوێن تازە دروستە بێت ئەمە شوە ئەکا لە پاش ڕەمەزان تۆ بە ئاسانی یاخود جەستەمە بە ئاسانی چوری پاشەکەوت نکاتەوە بە مەرجێک ئەگەر ڕۆژوشکان نەکەت و شێوازی ژیان لە ڕەمەزانە تەندروست بێت. خاڵێکی تر ئاماژە پێبین ئەوەیە کە میوە زۆر پێویستە بخورێت لە ڕەمەزانە بە تایبەت ئەوەی کە ئاوێکی باشی تایە و لە هەماکەدا ڤیتامینەکانی تایە کانزاکانی تایە. بەڵام باشترین شێواز بۆ خواردنی میوە ئەوەیە کە پێش میوە خواردن سەوزەوات بخورێت بۆ نمونە خەیار بخورێت یاخود کاهوو بخورێت بەمەش کە میوەکە لە پاش ئەمانە ئەخورێت شەکری خوێن بەرز ناکاتەوە بە تایبەتی بۆ کەسانی کە شەکری زۆری دویان هەیە و ئەو کەسانی کە فرەکی سیەرکەدانیان هەیە یاخود کێشیان زاد و قەڵەوە. بێگومان کۆتا ژەمی ڕۆژەکەمان ژەمی پارشەوە کە ژەمێکی زۆر گرنگە پێویستەکە بخورێت. بۆ ژەمی پارشویش پێویستەکات خواردنەکەمان سەرچاوی پرۆتینی تیا بێت. جا هەر کەسە بەڕاستی بە شێوەیەک پارشەوە کات هەیە خواردن نەخوات وەکو برنج گۆشت مریشک هەشە زیاتر وەکو ژەمی بەیانی هێلکە ماست ئەم شتان ئەخوات. پێویستەکە پرۆتینی تیابێت ژەمەکانمان لە پارشەوانە و فایبەری تیابێت. بۆ نمونە پێویستەکات مریشک بخورێت پێویستەکە پاقلەمەنەکان بخورێت هێلکە سەرچاوێکی زۆر گونجاو بە پرۆتین کە لە پارشەوە بخورێت و پاشان ئەو خواردانەی کە فایبەری تەیە بۆ نمونە میوەکان و سەوزەواتەکان کە ئەمانە بڕێکی باش فایبەریان تایە و ئەو شلانەی کە بۆ نمونە شلەی کوولەکە یاخود بامی یاخود بایجان ئەمانە هەمووی سەرچاوی فایبەری باشن و ئەکات بە درێژایی ڕۆژەکە هەستی برسی بوونەوەت کەم کاتەوە بە هیوای ڕەمەزانێکی تەندروست ماڵەوە. سمارت وەرچەرخانە